بەنسبەت ئەو فۆرمی بەناو کەلوپەلی کوشتتوکالی دێتە پڕکردنەوە ماوەی 2 مانگ لە 21 دەستمان پێکرێت تاکو 23 بەردەوام دەبین بەپێی داواکاری جۆتیار فۆرمەکە دێتە پڕکردنەوە هەر جۆتیارێک بەپێی ئەو ئالیاتی کە پێویستی مەثەن تەرەکتەرە ملحقاتی مەثەن دەڕاستەیە تابعەیە مڕەشەیە بیوت پلاسیکی هەر ئامێرێکی زراعی هەن کەلوپەلێکی زراعی دەتوانی بێتە نووسین وەکو بیدایەت داتایە ئەمەش پڕ دەکەنەوە دەڵێن سەرۆی خۆمان پاشان تەدقیق دەکرێتەوە ئینشاءالله خێری دەبی لۆ فەلاح کەلوپەلەکانیان ئامێرەکان بە قستی درێژخانە پێشەچیەکەی 20% ئەوانە هەوکارە لەوەی زۆتیار بتوانێت ئالیاتێکی زراعی بێتەکەن لەوانەیە نەتوانانی هەمووی 100% بدە بەس دەتوانی 20% ئەویش بە قستی درێژخان پڕکاتە هەم سوودی لۆ فەلاح دەبیت زەویەکەش پێ دێتە چاندەیانی ئیسیفادەی دەبیت ئینشاءالله فۆرمی پڕکردنەوەکە بەپێی داواکاری جۆتیاریە هەر جۆتیارێک داواکاری چ بکەمە پێی لە داواکاری ئەو پڕ دەکەینەوە هەندێک مستەمسەکاتی ڕسمی هەیە لێی وەردەگرین دەنێنە سەرەوەی خۆمان ئەوش لە وەزارەتی دەڕوا و تەدقیق دەکرێتەوە بە دواداچوون لەسەر فۆرمەکان دەکرێت بەپێی سعرەکانیان دیار نیە هەر ئالیاتێک بڵێم سعری چەندە دیار نییە بەس ئەکە هات و ئالیاتەکات مەثەن تراکتۆر هات پێشەچیەکەی 20%. احتمال ئەوش جۆرا و جۆر بێن نەوعی هەبیت هەر یەک و سعرێک بیت بەس وەکو هەمیان پێشەچیەکەی 20% ئەو قسەکانی درێژخانە 5 ساڵە 7 ساڵە تاکید نین تاکۆ ڕێکەوتی 23 دەتوانن بێن سەردارمان بکەن بۆ پڕکردنەوەی فۆرمی کەلوپەلی کوشتتوکالی